لا ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە بژانەوەی کلتور لە هەرێمی کوردستان لە بژانەوەی هونەر لە هەرێمی کوردستان هەڵبەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزرانیەوە بایەخی بە تەواوی لە ناجیاوازەکانی ژیانکردن داوایەکێکیش لەوانە کلتور و هونەر بووە کە جێی بایەخی بووە و هەمیشە لە ڕێگەی پرۆژەی جیاوازە و لە ڕێگەی خزمەتکردنی جۆرا و جۆرەوە خزمەتی بابەتی هونەری و کلتوری و ئەدەبی کردووە هاوکات هونەرمەندان و با بڵێن لایەن ئەو کەسانی کە لە مەجای هونەردا کار دەکەن توانیویانە لە ڕێگەی کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکانیان جێبەجێ بکەن ئەمە جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنەشدا لە کارنامەی خۆیدا گرنگی داوە بە کلتور و هونەر تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز سەفین ئەنوەر شکری کاندیدی ژمارە 23 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی بەیانی کورسات نیوزەکە سەفین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی بەیانیەوە باش و بەیانی هەموو بینەرانیش باش زۆر سپاس هەڵبەتە سەرەتای پرسیارەکەم لەوە دەست پێ دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنەوە تام کاتە لە تەواوی کە جیاوازەکاندا گرنگی و بایەخێکی تایبەتی داوە بە هونەر و بژانەوەی هونەر و کلتور بەڕێستان لەمڕۆوە ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن زۆر سپاس ئێمە بێت بیرمان نەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی کۆمەڵێک ڕۆشن فکر و ڕۆشن بیر دامەزراوە کە هەر هەمویان بۆ کایی ڕۆشنبیری و بۆ کایی هونەری باگراوندێکی زۆر باشیانە بووە هەر لە سەرەتاوە گەر بیر لێ بکەینەوە لە شاخ نەک لە دوای ڕاپەڕێنیشەوە ئەو سرودانی کە لە شاخ دروست بووە ئەو تیپی مۆسیقایانەی کە لە شاخ وەکو تیپی مۆسیقای شەید کارزان ئەو گۆڤارانەی کە لە شاخ دروست بوو بەردەوام کوردستانی نوێ هەموو ئەو ڕۆژنامە و جەریدانە پەخشێکی زۆر جوانی لایەنی هونەری و ڕۆشنبیری یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە ئەوانەی کە یەکێتیان دامەزرانوە بەر لەوەی سیاسی بن هەمویان ڕۆشن فکر و ڕۆشن بیر بوون هەر حەوت دامەزرێنەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ئەو کەسانی لە سەرەتاوە کاریان کرد و بواری ڕۆشنبیری هونەری کێک بۆ لە هەرە پێشینەکان تەنانەت هونەرمەندانیش لە شاخ لە پەنا پێشمەرگەکانە خەباتێکی زۆر گرنگ و باشیان کردبوونەتە حماسێکی باش بۆ بواری نەتەوەی میلەتەکەمان دوای ڕاپەڕینیش ئەگەر ئێمە بیری لێ بکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە بایەختر هاتە ناو کایی ڕۆشنبیری هونەریەوە ئەوەی هەواڵ مامجەلال لەگەڵ ڕەوانشاد مامجەلال کردی لەگەڵ خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد بەڕاستی بۆ بواری هونەر و ڕۆشنبیری بوارێکی زۆر گرنگ تەنانەت لە میدیاکانی خۆیانەوە تەنانەت لە سێکتەرەکانی هونەری و ڕۆشنبیری و بواری ڕۆژنامەنووسی ئەو ئازادی کە ئێستا ئێمە هەمانە هەمووی هی یەکێتی نیشتیمانی کوردستان من بیرمە کاتێکە محەممەد موکری لە سەگۆرە ڕخنەی لە هەواڵ مامجەلالە گرت زۆر بە ئاسایی ڕخنەکانیشی وەرەگرتووە وت پێویستی شەکار ڕخنەکان بە ڕخنە جواب بدرێتەوە بۆیە لە سەرەتاوە نان و ئازادی ئەو دروشمە گەورەی هەواڵ مامجەلال بکایە دەست ئێمەی ڕۆشنبیران و کارمان پێکرد هونەرمەندان زۆر ئازادانە و ئازایانە لە ناو شاری سلێمانی بەتایبەتی و لە هەرێمی کوردستانیش بەگشتی کارمان کرد ئەمە ئێمە بەم ڕخنەیە دروست بووین لە ناو یەکێتیا و ڕخنەکانمان کرد هێزێکی پۆزەتیف کە بە شانازی و ئێستای ئەمڕۆژەی لێ دروست بووە کە هەمومان لە هونەرمەندان و ڕۆشنبیران کایەکی زۆر گرنگین و بەردەوامیش لەو کەسانین کە کاندیدین بۆ ناو پەرلەمانی کوردستان باشە هەڵبەتە لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان خودەگەر بڵین هەر لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو بابەتانی کە بایەخی پێدراوە هونەریش لێی بێبەش نەبووە و تیشک خراوەتە سەر ئەوەی کە کەلتور و هونەر چۆن کاری لەسەر بێت و چۆن ڕەسەنایەتی و دیوە جوانەکەی بپارێزێ و هاوکات بەرەو پێش بچێ لە ئێستاشدا لە کارنامەی بانگەشەی هەڵبژاردنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا یەکێک لەو دیوەگەشانەی کە لە کارنامەکەدا دەبینرێت گرنگیدانە بە کەلتور و بە هونەر یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بۆ بەرەو پێشبردننی دیوە جیاوازەکانی هونەر کار دەکات یەکێتی هەر لەو کۆنگری پێنجەمەی کە بەڕێز باس کرد گرنگێکی زۆری یاوە بە بواری کەلتور و هونەر ئازادیەکی زۆریشی یاوە یەکێک کە لەو پانتاییانەی کە بە تەواوەتی توانی ئیشی تیا بکەیت ئەم هەموو زانکۆیانەی کە لە ناو شاری سلێمانیان ئێمە بیرمان نەچێت لە بەروی سلێمانی پایتەختی ڕۆشنبیری یەکێتی هاتووە لەسەر ئەساسی پایتەختبوونی ڕۆشنبیری سلێمانی کاری کردووە لەسەرکردنەوەی ئەو هەموو زانکۆیان و پەرەپێدانی لەسەر سندوقی خانەنشینان و گرنگیدان پێ ئەو یاسایانی کە لە پەرلەمانی کوردستان پێشتر دەرچووە یاسای کۆپیڕایت بە پایتەختبوو ئەو یاسایی تایبەتە یاسای ژمارە 14 تایبەتە بە پایتەختبوونی ڕۆشنبیری سلێمانی پێویستە کات ساڵانە بۆ جوودەی هونەرمەندان کە خۆیان
بە خەباتی خۆیان لەناو ئەم شارەیە کردویانە ساڵانە پێویستەکات بڕی 20 میلیۆن دلار بۆ ژێرخانی ڕۆشنبیری لەم شارەیە خەرج بکرێت. ئەوەی یەکێتی کردوێتی بۆ هونەرمەندان من ئەگەر بێتەوە خەیاڵم باسی بکەین یارمەتێکە بوو یارمەتیە ڤاڵمام جەلال بوو. ئەو یارمەتێ بۆ سەرجەم هونەرمەندان بوو بە بێ جیاواز. یەکێ لە شتە جوانەکانی هەڤاڵمام جەلال ئەوە بوو لەنێو ئەم شارەیە ئەو یارمەتی کە هی خودی خۆی بوو هی بەڕێزی بوو هەمووی بۆ هونەرمەندان خەرجەکرا لەپاڵ ئەو موچەیە کە هەی بوو. دواتر داڕشتنەوەی سیاسەتێکی کەلتوری یەکێکە لە هەرە ئەو پایانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەوێت کاری لەسەر بکات. وەزارەتی ڕۆشنبیری یەکێک بۆ لە وەزارەتانی ئەگەر بڵێم حیزبە کوردستانیەکان بەردەوام وازیان لێناوە چکە ئەم وەزارەتێکە عەقڵ بەرهەمێنێت وەزارەتێک نییە کە بتوانێت پارە پێیا بکاتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی شێرکۆ بێکەسەوە تەنانەت تا ئاخرەن وەزیری ئێستاش یەکێتی شەڕی لەسەر ئەم وەزارەتە کردو لە بەر وێزانەیەکێکە لە وەزارەتە گرنگەکان. بەڵام داڕشتنەوەی ئەم سیاسەتە کەلتوریە پێویستی بەوەیە کە لە ناو پایتەختی ڕۆشنبیریە فستیڤاڵەکان زانکۆکان ئەو هونەرمەندانی کە کارەکەن گرنگیدان بە گەنجی ڕۆشنبیر و هونەرمەند یەکێکە لە هەرە داینەمە گرنگەکانی یەکێتیکە کاری لەسەر کردو. باشە ئەوە لەبیر نەکراوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە کە هونەر پێشەنگ بێت. بەڵام کاتێک کە دێنە سەر باسی دەرچوانی بەشی هونەر باسی هونەرمەندان هەمیشە گلەی لە نەبوونی پاڵپشتی دەکەن بۆ جێبەجێکردنی کارەکانیان هەمیشە بازەوە دەکەن کە ڕەنگە بیرۆکە و پرۆژە و پلانی باشیانە بێت بەڵام بە جۆرێک کە پاڵپشتی ناکرێن کارەکانیان لە جێ خۆی داوەستاوە. دیارترینیان بەشی هونەر بەشەکانی هونەر کە دەڵێن تا ئەم کاتش هونەر نەبووتە پیشە. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن وەڵامی ئەم پەیامانەی هونەرمەندان دەداتەوە و چۆن هونەر دەکاتە پیشە؟ با بیرمان نەچێت 7 ساڵە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە یەکێکە لەو بووە بە سمبول ئەم دەسەڵاتداریە فاشیلە وای لێ هاتووە هەمومان بیرمان لێ کردوێتەوە ئەو کاتانی کە ئێمە لەناو ئەم شارەیە کارمان کردو بە هیچ نەوعێک دەمێکی هونەری وا باشیان نەکردوە تاوەکو هونەرمەندان لەسەر پیشەکەی خۆیان بژین. ئەمە یەکێکە لەوانەی کە بۆتە ڕخنەیەکی زۆر بۆ کایی هونەری و هەموو ڕۆشنبیران نەک تەنان لەناو ڕۆشنبیران بەڵکو ڕۆژنامەنووسان و چاپی کتێبەکان ئەو چالاکیانەی کە لە فستیڤاڵەکان هونەرمەندان گلەییان لێ هەیە. ئێمە پێویستمان بۆیە کە هەرێمی کوردستان لەو سیاسەتە ڕۆشنبیری کەیەتی ئەو بودجەی بۆ پایتەختی ڕۆشنبیری دانراوە لەگەڵ ئەوەی کە ئەم شارە شاری مەحری و سالم و ئەم شارە شاری کەڵە شاعری زۆر گەورە بوو ئەم شارە ئەوەی هونەرمەندان لەنێو ئەم شارەیە دروست بوون لەی شوێنێکتری شارەکانی تری هەرێمی کوردستانە دروست نەبوون. ئەمە فەن یاخود هونەر لە سلێمانیە بووە بە مۆدێل بۆ شارەکانی تر بۆیە پێویستەکات بودجەیەکی زۆر تایبەت بۆ شاری سلێمانی دابنێ لە بەرەوەی ئەم شارە لە ناو شارەکانی تری هەرێمی کوردستانە پەخشی هونەرەکات. سەردەمێک زانکۆ لەم شارە بۆ لەی شارێکی ترانە بۆ یەکەمین ڕۆژنامە لەم شارە دروست بووە یەکەمین پەیمانگای هونەرە جوانەکان لە نێو شاری سلێمانیا دروست بووە. بۆیە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەسڵی هونەر کە لەم شارەیە چۆن پەخش بوو بۆ شار و شارۆچکەکانی تەنانەت ئەگەر بیری لێ بکەیتەوە شارۆچکەکانی دەور و پشتی سلێمانی جاران فستیڤاڵەکان لە کەلارەکرا لە هەڵەبجە ئەکرا لە دەربەنیخان فستیڤاڵی شەقام چەندین ساڵ بووە فستیڤاڵی شەعر و ئەدەب لە ناو هەڵەبجا بووە فستیڤاڵی نەتەوە جیاوازەکان لە ناو شارۆچکەی کەلارا بووە. بۆیە ئەمە بە حەقی هونەرمەندان و ڕۆشنبیرانی سلێمانی کراوە. داواکەین کە لەم سیاسەتە ڕۆشنبیری کە دای ئەڕێژینەوە ئیشەڵڵا ئەگەر ئەبێت پێویستەکە ئەم سیستمی حکومڕانیە ڕاست بکەینەوە. ئێمە بە هیچ نەوعێک هونەرمەندان لەو کایانە بۆ کە زەرمەندی گەورە بووە لەناو ئەم حکومەتە فاشیلەی کە بەڕێوە براوە. بۆیە ئەگەر ئێمە ئەم سەفەرە حکومەت بگرینەوە دەست من دڵنیام لەوەی کە هونەرمەندان لەسەر بواری هونەرەکەیان ئەژین هونەرە بێتە پیشە هونەرە بێتە کەلتور لە نێو شاری سلێمانیا لە ناو سیستمی پەروەردەشا هونەرێکێکە بێ لە هەرە وانە گرنگەکان کە هەموو تاکێکی کوردستان پێش ئاشنا بێت. باشە کاک سەفین کارنامەی بەڕێستانە گەرمتوانی هاوڵاتیان بەدەست بێن و ببنە ئەندامی پەرلەمان چۆن کار بۆ هونەر و هونەرمەندان دەکەن. ئێمە من لە بەرەوەی خۆم خەڵکی سابوونکەرانم خەڵکی شاری سلێمانی پێویست دەکات بۆ سلێمانی زۆر شت بۆ سلێمانی خزمەت گوزاری بۆ سلێمانی ئارامی بۆ سلێمانی گەڕانەوەی زۆر شت کە لە سلێمانی غەدری لێکراوە. یعنی ئەوەی سلێمانی لە ماوەی ئەم 7 ساڵەیە غەدری لێکراوە و بە دەستێکی زۆر تایبەت بچوو کراوەتەوە بەڕاستەکەی پێویستەکە ئێمە ئەمە کارنامەیەکی زۆر گرنگمان بێت کە سلێمانی بەنەوەک لە نەوەکان بینەوە دەست سلێمانیەکان کە ئەڵەم سلێمانی تەبعەن هەموو گوند و شار و شارۆچکەکانی دەور پشتی سلێمانی ئەو غەدری لە شار و شارۆچکەکان کراوە ئەنجا دوایش لە سلێمانی کراوە.
دوای ئێمە وەکو سێکتەری هوەری بەڕاستی بە پرۆژەیەکی زۆر گرنگەمانێت داڕشتنەوەی سیاسەتێکی کەلتوری بکەین لە نێو شاری سلێمانیا و دوایش بۆ هەموو هەرێمی کوردستان بزانین کە ئێمە کارمان لەسەر پایتەختی ڕۆشنبیری کردووە، کارمان لەسەر پڕکردنەوەی ژێرخانی ڕۆشنبیری ئەم شارە کردووە. ئێمە زۆر گرنگەکە بیر لەوە بکەینەوە کە هوەر ببێتە بیزنسێک لێرە. ئێستا سینەما لە ئاستێکی زۆر باشایە، ئێستا کار و چالاکیەکان زۆر جار لە نێو شاری سلێمانیا کە کراون بم بودجەکەمی کە کراوە زۆر جار 3 مانگ و 4 مانگ بەردەوام بووە. ئەگەر ئەمە ببێتە بیزنس وای لێت هونەرمەند لەسەر بوارەکەی خۆی بژی ناچێت پیشەیەکی ترەڵ بژێرێ. دوایش لە سیستمی پەروەردەیە پێویستەکە کە هوەر زۆر گرنگی پێ بدێ. ئەمە یەکێکە لەو خاڵانەی ترکە زۆر گرنگە. پاراستنی ئەو شوێنە کەلتوری و فەرەنگیانی کوردستان، یعنی کاری فەرەنگی لە پێشینەی کارەکان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەوەی کە ئەگەر بتوێت بیتە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەو پرزگەیەوەیتە ژوورەوە کە هەمووی کایی هوەری و ڕۆشنبیریە، ئەم هەموو میدیای ئازادەیە، ئەم هەموو ئازادیە کە دراوە بە ڕۆژنامە نووسان، ئەمانە وای لێەکەین کە شارەکانی تریش چاو لەو ئازادیە بکەن کە لە نێو شاری سلێمانیا پەخشەکرێت. سپاس بۆ بەڕێستان ماندوونەبی، زۆر سپاس بۆ سەفین ئەنوەر شکری کاندیدی ژمارە 23 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. دووبارە سپاس بۆ بەڕێستان.